بینەرانی بەرنامەی بەکراوەیی ئەم کاتەتان باش تەوەری ئەم جارەی بەکراوەی تایبەتە بە تاوتوێکردنی ڕۆڵ و کاریگەری ئەو حزبانەی پێیان دەوترێت حزبی بچووک لە ئێستادا زیاتر لە 40 پارتی سیاسی لە کوردستاندا بوونیان هەیە ئەمە جگە لەو حزبانەی کە یان قەدەغە کراون یاخود مۆڵەتی کارکردنیان نییە هەندێک ڕایان وایە دەستەواژەی بچووک هێندەی بۆ لاوازی کاریگەری ئەم حزبانە لەسەر ڕووداوەکان و نەبوونی ڕۆڵێکی فعلی ئەو حزبانە دەگەڕێتەوە هێندە مەبەست لێی کەمی ژمارەی هەوادار و لایەنگرانیان نییە باگوێرەی ئەو زانیاریانەی دەستمان کەوتون بەشێکی حزبە بچووکەکان مانگانە زیاتر لە ملیارونی وێگوەک و مینحە لە داهاتی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەردەگرن با پێی یاسای بودجەی هەرێم بۆ ساڵی دارایی 2012 185 میلیارد دینار لە بودجەی گشتی بۆ پشگیری تەواوی حزبەکان بە گەورە و بچووکەوە تەرخان کراوە کە ڕێژەیەکی بەرچاوی بۆ حزبە بچووکەکانە ئایا هاوڵاتیانی هەرێمی کوردستان مافی خۆیان نییە بپرسن ئەم پارتە سیاسیانە چیان بۆ ئەوان کردووە لە ماوەی زیاتر لە 20 ساڵدا تا چەند کاریگەریان لەسەر تۆخکردنەوەی دیموکراسی هەبووە تا چەند ڕاستە کە ئەم حزبە بچووکانە دەستکەلای پارتەکانی دەسەڵاتن و ئەوان بەو شێوەیە دەیانجوڵێنن کە بەرژەوەندیەکانیان دەجوڵێت ئایا دابشکردنی میلحە بەسەر حیزبە بچووکەکاندا بە یاسا ڕێکخراوە یان بەپێی میزاجی پارتەکانی دەسەڵات ئەم حزبانە لە ناو حکوومەت و پارلەمان و لەسەر ئاستی کاری حزبی تا چەند توانیویانە سیاست بەمانە ڕاستەقینەکەی بکەن و بە ئاراستەی داواکاری میلەتدا هەنگاو بنێن لەم ئەڵلقەی بەرنامەی بەکراوەییدا هەوڵ دەدەین تاوتوی ڕۆڵی حەزبە بچووکەکان بکەین و کاریگەری بوون و نەبوونیان لە سەر پێشهاتەکانی هەرێمی کوردستان ڕوون بکەینەوە بینەرمان بن بینەرانی ئازیزی بەرنامەی بەکراوەیی ئەم کاتتان باش بۆ ئەم ئەڵلقەی بەرنامەی بەکراوەیی میوانداری کاکتا سلێمان ئەندامی سەرکردایەتی حەزبی شیوعی کوردستانمان کردووە خێربیت هەروەها کاک گۆرانجەلال ئەندامی مەکتەبی سیاسی حەزبی زەحمەتکێشانی کوردستان میوانی سێمیشمان خاتونە جیبە عومەر هاوسەرۆکی پارتی چارەسەری دیموکراتی کوردستان بەخێربێن بەڵێ هەروەها میوانی چوارەمان دکتۆر ڕێبوار کەریم مەحموود مامۆستای زانستە سیاسەکان لە زانکۆی سلێمانی بەخێراتنی هەموو لایەکتانەکەم و بەخێراتنی ئەو میوانە ئازیزانە شەکەم سەرچاوماناتن ماندوو نەبن کاکتا بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ وەکو دەزانین حەزبی شیوعی کوردستان مانگانە منحەیەکی هەیە کە 580 ملیۆن دینارە ئەم منحەیە هەمومان کۆکین لەسەرەوە کە لە بودجەی گشتی هەرێمی کوردستانە و بڵین کاریگەری خۆی هەیە لەسەر بودجە بە بڕوای تۆ وەکو نوێنەری حەزبی شیوعی کوردستان لەم بەرنامەیە ئەم منحەیە ئەم بڕەپارەیە تا چەند لەگەڵ بنکە و قاعیدەی جەماوەری و لایەنگران و هەوادارانی ئێوە پێکاتەوە چونکە گەر یەک نمونە بێنمەوە لەناو ئەو هەموو نمونەیە کە لە بەردەستمایە بزوتنەوەی گۆڕان 25 کورسی هەیە 600 ملیۆن وەرەگرێت واتە تەنها 20 ملیۆن فەرقەیە لە کاتێکگە ئەوان 25 ئەندام پەرلەمانیان حەقیان هەیە کە 25 ئەندام پەرلەمانیان هەبێ ئێوە بە چەند لیستێکەوە کە لیستی بڵین ئازادی و عەدالەتی کۆمەڵایەتیتان پێکێناوە یەک ئەندامتان هەیە زۆر سپاس پێم وابێ جارە دەبێت هەڵەیەک لە ئەو ژمارەی کە باست کرد لە پرسیارەکە ڕاستکەمەوە بەڵێ ئێمە 580 ملیۆن دینار وەرناگرین بەڵکو 400 ملیۆن دینار من حەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لایەنە پەیوەندیدارەکان من پرسیارم کردەوە تا لیستێکیان پێداڵێن ئێوە ئەوە نهائیەن بە هیچ شێوەیەک لە شێوەکان ئەو ژمارەی کە دەیڵێم بەرپرسم لێی و ژمارەیەکی کۆنکریتیە و دەکرێت هەموو ئەو بەڵگەنامانەی کە لە بەردەستن و لە بەردەستی جەنابتاریشن ئەکید بڕۆن تحقیقی تیا بکەن بڕۆن چێکی بکەنەوە حزبی شیوعی کوردستان 400 ملیۆن دینار و 400 درهم منحەوەر ناگرێت زۆر باشە با قسە لەسەر 400 ملیۆنەکە بکەین ئێمە بە ئاشکرا وتومانە بەڕوونی وتومانە ئەگەر بودجەی ئەحزاب بە یاسا ڕێک بخرێتەوە ئێمە یەکەمین حزبین قبوڵی ئەو ڕێخستنە دەکەین کە بە یاسا ڕێک دەخرێ و قبوڵی ئەوەش دەکەین ئەگەر لە ملیۆنێکەوە تا چەندێک بە حزبەکان بدرێ ئەگەر لەو حاڵەتە حسابی ئەوە بکرێ کەم حزبە چەند کورسی لە پەرلەمان هەیە ئەگەر حسابی ئەوە بکرێ مێژووی تێکۆشانی ئەم حزبە چەندە ئەگەر حسابی ئەوە بکرێ کە قووەتی جەماوەری هێزی جەماوەری ئەم حزبە چەندە بەڵام 20 ساڵە لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991ەوە منحەی ئەحزاب بەم شێوەیە دەڕوا هیچ یاسایەک نەبووە لە کوردستان کە بودجەی ئەحزابی پێڕێک بخرێ و بە پێی هێزی جەماوەری بە پێی هێزی تەنزیمی بە پێی
مێژووی تێکۆشان بە پێی مێژووی قوربانیدانی ئەو حزب و لایەنە سیاسیانە بودجە لە چوارچێوەی یاسایەک ڕێک بخرێتەوە و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بدرێ بە هەریکێک لەو ئەحزابانە هەر کاتێک هاوڕایکە بە میزاجی شخصی دوو پارتە دەسەڵاتدارەکە بودجێ حزبەکانێک بەڵێ پارتی و یەکێتی بە میزاجی شخصی یان بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان ممکنە بودجەیان دابەش کردیان یان ممکنە بودجەیان بۆ ئەحزابی کوردستانی بڕی بێتەوە مەسەرەن بۆ نمونە حزبی شوعی کوردستان کە جەنابەت لە پرسیارەکەت باست کرد 400 میلیۆن دینار وەرەگرێ ئەی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند وەردەگرێ ئەی پارتی دیموکراتی کوردستان چەند وەردەگرێ ئەی حزب و لایەنە سیاسیەکانی تر چەند وەردەگرن ئەگەر چی من ڕەنگە تعقیبێکی بچووکمە بێ دواتر لە گفتوگۆ بینە سەری کە جەنابەت باست کرد مەفهومی حزبی بچووک و حزبی گەورە ئەویان دێڵین بۆ مناقەشەی تر بەڵام ئەوەی کە حزبی شوعی کوردستان و تەواوی هێز و لایەنە چەپەکان کە ئەمڕۆ لە گۆڕەپانی سیاسی کوردستان تێکۆشان دەکەن و لە ڕابردووشدا پێشڕەو بوون و قوربانی بوون و قوربانیشیان داوە ئەگەر بەپێی ئیستحقاق و بەپێی هاوسەنگی مامەڵەی لەگەڵ بکرێ من پێم وایە تا ئێستاکە نە ئەمتیاز وەک خۆی نە ئیستحقاق وەکو خۆی چ بەپێی وردبوونەوە و گەڕانەوە بۆ مێژووی تێکۆشان و مێژووی قوربانیدانەوە هەستەکەن ئەو 400 میلیۆنش شایانی خەبات و ماندووبوون مەسەلەکە لێرە تەنها 400 میلیۆن نییە مەسە من دوو نمونەی گرنگت بۆ دێنمەوە تا ئێستا تێکڕای شەهیدەکانی حزبی شوعی کوردستان و ئەو حزبانەی تر کە لە پێش ڕاپەڕینی ساڵی 1991 تێکۆشاون ئیمتیازی خۆیان پێدراوە استحقاقاتی خۆیان پێدراوە نەخێر بەدەیان و سەدان شەهیدی سەرکردە هەیە ئێستش بە پلەی سادەی پێشمەرگە یان بە پلەی سادەی شەهید خانەنشینەکانیان بۆ کراوە بۆیە قەزەکە لێرە تەنها ڕەبت نییە بەوەی 400 میلیۆن دەدرێتە حزبی شوعی یا 500 میلیۆن یان کاکتا گەر بڕوانینە نمونەیەکی تر بۆ بێنمەوە کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانە حزورێکی زۆریانەیە خۆ دەزانی 350 میلیۆن وەرەگرن کە باسی تێکۆشان و خەبات و ماندووبوون و شەیدانیش دەکە ئەوانیش هەر حزبێکی من ئەگەر قسەکەی من لەسەر ئەوەیە قسەکەی من لەسەر ئەوەیە ئەو بڕەپارەی ئێوە وەری ئەگرن ئایا هەست ئەکەن لەگەڵ قاعدەی جەماوەریتانە یەک دەگرێتەوە بۆ ئێستا بۆ نمونە لیستی ئازادی و عەدالەتی کۆمەڵایەتی حزبی شیوعی کوردستان زەحمەتکێشان بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان بزوتنەوەی دیموکراسی خواردان پارتی کاری سربەخۆ ئەمە لە لیستەکان و حزبی ڕزگاری کوردستان و پارتی نیشتیمانی کوردستانیش پاڵپشتیان واتە نزیکەی حەوت لایەن کۆبوونەتەوە بۆ یەک کورسی پارلەمانتان هەبێت ئەو پارەیە یان ئەو منحەیە کە دەدرێت بە حزبی شوعی کوردستان یان دەدرێت بە حزبی زەحمەتکێشانیان بە هەرێکێک لەو حزبانەی تر چونکە ئەو حزبانەی تریش هەرێکیان منحەی جیاجیا لە حکومەت وەردەگرن لەسەر ئەساسی لیستی ئازادی و عەدالەتی کۆمەڵایەتی نییە لەسەر ئەساسی ئەو تێکۆشانە هاوبەشەیە کە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی و ئێستاشی پێوە بێت کە تا ئێستاکە ئێمە نەگەشتوینەتە مەحەتەی کۆتایی ڕزگاری نیشتیمانی لەسەر ئەساسی ئەوە دراوە وەکو لە بیدایەت وتم هەر کاتێک ئەمە بە یاسا ڕێکخرا هەر کاتێک ئەمە بە یاسا دابش کرا و هاوسەنگی یاسایی لە نێوان ئەم دابشکردن هەبوو ئێمە وەکو حزبی شوعی کوردستان نەنکۆڵیمان لێ کردووە و نەنکۆڵی لێ دەکەین و بە ڕوون و ڕەوانی شوتومانە التیزام بەوە دەکەین و دەشکرێ ئەمە ئیدامە نەکێشێ درێژە نەکێشرێ بەڵکو دەبێت گەر بە یاساش گەر بە کورتی گەر بە یاساش ڕێک بخرێت ئێوە من حەکەتان کەمتر بێتەوە لاریتان لێنی هیچ کێشێکمان باش زۆر سپاس نەجی بخەندێمە لای تۆ پارتی چارەسەری دیموکراتی کوردستان هیچ بودجەیەک لە حکوومەت وەرەگرێ هیچ بودجەیەکتان نییە حەزبێکی ڕێگە پێدراویشن بۆی چالاکی خۆتان بکەن ئێمە ینی بە کار و چالاکی خۆمان و بە هەبوونی ئەندام و ئەو چالاکیانەی کە ئیکەین ڕەوابوونی خۆمان سەلماندووە ئەگەرنا هەتا ئێستاش بە فەرمی ئیجازەی فەرمیان پێ نەداوین بەڵام ئەمە ناڵێن کە ئێمە کێشەیەکی یاساییمان هەیە ینی هەموو دام و دەستگای حکومی ئەمە بە ئاشکرا ئەڵێن کە ئێمە هیچ کێشەیەکی یاساییمان نییە پارتەکەمان لە چوارچێوەی ئەو یاسایانەی کە یاسای پارتە سیاسەکان کە لە ساڵی 93 دانراوە بەپی ئەوە هیچ کێشەیەکمان نییە بەڵام ئەو هەڵوێستەی کە لە بەرامبەر بە ئێمە هەیە هەڵوێستێکی سیاسیە کە ئیجازەی فەرمیمان نادەنێ و ئێمە یەک دینار لە حکومەت وەرناگرین کەواتە دێنە سەرباسی ئەوەی ئیجازە دان و ئیجازە نەدان و ڕێگادان بەوەی کە بۆ هێڵن کار بکەیت و بۆ نەهێڵن لە کوردستانەوە بوو لەگەڵ کاکتاهاشە باسم کرد دەستەواژەیە کاتۆتە ئاراوە کە ئەمە لە جیانە بوونی نییە حزبی بچووک و حزبی گەورە و لە نێوان دوو کەوانەیە ئەم حزبە بچووکانە کە
بەپی ئەو لیستەی لە بەردەستی مندایە نزیکەی مانگانە نزیکەی 2 ملیار دینار لەسەر بودجەی یاخود لەسەر داهاتی گشتی دەکەون. پێت وایە ئەو بڕەپارەی کە وەری دەگرن لە ئاست کار و چالاکی و کاریگەریانە بێت گەر بە گشتی لەسەر حزب بچکۆکان قسە لە گشتیدا بێگومان ینی ئەوەی کە پێویست بێ وەکو کار و چالاکی لە گشتیدا لەسەر ئاستی باشووری کوردستان لاوازی جدی هەیە چونکە ینی ئەگەر پێوان بکرێت پارتی بێگومان هەبوونی پارتیەک یان هەبوونی حرەکەتێک لە گۆڕەپانەکەدا بە کار و چالاکیەکانی ئەبێ بەوە ئەبێ کە چەندە خەڵک گوشیارەکاتەوە چەندە کاریگەری هەیە لەسەر هەموو ئەو ڕووداوە سیاسیانەی کە هەیە و لەگەڵ ئەوەشدا ئەو دەنگ و جەماوەری کە هەیەی ئێمە خۆمان زۆر جار ئەواڵێن ئێمە وەک پارت چارەسەری لەوانەیە نەتوانن پێشمان بڵێن پارتێکی بچووکن یان گەورن یان وەسەتن حتاکو ڕێمان پێ بدەن بەشداری هەڵبژاردنەوەی چکە ئێمە لە 2009دا لیستەکەیان قەدەغە بۆ ئەوەی ئێمە هەمیشە ئەومان وتۆ ڕێمان پێ بدەن بە سەنگی خۆمان بزانین کو ئەو کاتە هەڵسەنگاردنمان بۆ بکەن ئێمە ینی لە چه ئاستێکداین ئاستی پارتەکەمان بەڵام بێگومان وەکو کە ینی وەکو هاوڵاتیەکیش کە ڕەخنە بکەین ئەو هەم ئەو پارتیانی کە لە دەسەڵاتدان هەم ئەو پارتیانی کە ئۆپۆزیسیۆن ناو پەرلەمانن هەم ئەو پارتیانی کە لە دەرەوەی پەرلەمانیشن ئەوە ئەو منحانەی کە وەریەگرن بێگومان هەر کەسێ ئەبواە قانونێک هەبێ بەپی قانون بەپی ینی ژمارەی ئەندامەکان بەپی دەنگی کورسی لە پەرلەمانە بەپی کار و چالاکی ئەبێ بە شێوەیەکی یاسای ئەگەر یاسا دانرێ بۆ هەموو کەسێ بە شێوەیەکی عدالت بێ ئەو کاتە تۆ توانی یەک بێکی ئەو پارتیانە هەڵسەنگێری بڵێ تۆ ئەمە حەقت نییە و یا ئەمە حەقتە بەڵام لەلایەکەوە ئێمە تۆ پێویستە دەسەڵات و حکوومەت ڕەخنە بکەی کە یاسایەکی دانەناوە بۆ دابشکردنی بوجە لەسەر هەموو پارتیەکاندا ئەمە ڕەخنەیەکە ڕەخنەیەکی تریش بێگومان ئەوەیە کە بە تایبەتی ئەو پارتیانەی کە کۆمەڵێ شیعاری گەورە و گرنگیان داناوەتە بەردەم خۆیان پێویستە بۆ خۆیان ئەو ڕەخنەدانە بدەن کە وەک پێویست بەپی ئەو ئاستە موچەی کە وەریەگرن و بەپی ئەو تەمەنەی کە هەیەە کار و چالاکیان کەواتە ئەم حزبانەی کە ناومان بردن هەر لە ئەوانەی پێیانەوتێت حزبی بچوو با ناو نەبم تا چەند توانی ویانە کاریگەریان هەبێت لەسەر تۆخکردنەوەی دیموکراسی چکە مۆڵەت نەدانیش بە حزبێک کار و چالاکی بکە خۆی قسەیەکی تر هەیە ئەوە لایەنێکی تر دەگرێتەوە لەسەرەوەی قسە لەسەر دیموکراسی بکەین بەڵام ئەم حزبانە تا چەند کاریگەریانە بۆ چونکە تەوەری ئەمڕۆمان لەسەر و حزبانەیە بەڵێ ئێمە لەو ڕۆوە زۆر جار ئەوەمان ڕەخنە کردووە تەنیا لەگەڵ ئەوەی کە حکوومەت و پارتی دەسەڵاتدارمان ڕەخنە کردووە لەگەڵیشە ئەو پارتیانەی کە ئۆپۆزیسیۆن ناو پەرلەمان و ئەو پارتیانێشی کە ئیتر بڵێم یعنی لە دەرەوەی پەرلەمانیشن وهامان بە باشزانیوە لە هەموو هەڵوێستێکدا تەنیا بۆ خۆیان نا بۆ هەموو پارتیەکان و بۆ هەموو هاوڵاتیەک لە بەرامبەر هەموو ناحەقیەک لە بەرامبەر هەموو ناعەدالەتیەک لە بەرامبەر هەموو کێشەیەکی نادیموکراتی هەڵوێستیان هەبێ بەڵام لەو ڕۆدا نەبووە یعنی ئەتوان بڵێم یعنی ئەگەر هەش بوو بێ زۆر زۆر لاواز بوو ئێمە لەو ڕۆ زۆر جار ڕەخنەمان کردو حتا زۆر جار ئۆپۆزیسیۆن ناو پەرلەمان وهایان یعنی بەو ڕەخنانە ئێمە عاجز بوون وەکو زۆر جار وتیانە ئێوە بۆچی ئێمەش لەگەڵ دەسەڵاتان نرخێن ئێمە ئەڵێن کاتی ئەگەر ئۆپۆزیسیۆن هەبێ ئۆپۆزیسیۆن ناو پەرلەمان بێیان لە دەریشەوە بێ پێویستە تەنیا بۆ خۆی نەبێ ئەگەر هەر کەسێک کە هاتە سەر ئەوەی کە مەسەلە بڵێم داکۆکی بکە داکۆکی تەنیا لە مافی حیزبەکەی خۆی کە ئەو کاتە بێ بە نادیموکراتی هەمانەوە هەڵوێستێ کە پارتە دەسەڵاتدارەکانی کەن لەسەر و بنەمایە بێگومان چەندە تێکۆشانی دیموکراتی هەبێت چەندە ئەم پارتانە بەپی پرینسیپ و پەیڕەوی ناوخۆی پارتەکەیان هەڵسوکەوتیان بکردایە و چالاکی دیموکراتیان کردایە لەسەر هەموو ئەو ناحەقی و ناعەدالەتی لە بەرامبەر هەر هاوڵاتیەک لە بەرامبەر هەر پارتێک لە بەرامبەر هەر ڕێکخراوێک بکرایە ئەو کاتە لەوانەیە ئێستا ینی تێکۆشانی دیموکراتی پێشکەوتتر وایە زۆر بە کورتی گەروەڵام من بیتەوە وەکو لە سەرەتاشە ئاماژەم پێدا نزیکەی 2 ملیار دینار لە بودجەی هەرێمی کوردستان دەدرێت بەم حزبە بچووکانە بە شێوەیەکی مانگانە پێت وایە کاریگەریان نەبووە لەسەر گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان و لەسەر پێشاتەکان زۆر بە کورتی کاریگەریکی زۆر لاوازە یعنی کاریگەریەک نییە کە یعنی ئاستی تێکۆشانی دیموکراتی بڵند کرد بێ وشیاری دیموکراتی پێشخست گۆران دو قسەی نەجیبەخانت بۆ دەکەم بە پرسیار تۆ لە مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستانی تو نوێنەرایەتی و حزباکەی لەسەر مێزە ئەڵێت بە گوێری ئەو بودجەی کە بۆتان دابین کراوە کە ئەگەر هەڵە نەبم زەحمەتکێشان مەبلەغی 280 میلیۆن دینار بە شێوەیەکی مانگانە وەرەگرێت و
ئەمە بێجگە لەو لایەنەی کە بڵین لەناو خۆشتاندا بوون بە دوو لایەنەوە ئەوانیش بودجێی خۆیانیان هەیە قسە ئێمە لەسەرەوە نییە. بۆچی ڕۆڵتان لاوازە لەسەر گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان؟ بۆ نەتانتوانیوە کاریگەری لەسەر ڕووداوەکاندا بنێن؟ زۆر سپاس بەڕاستی وەکو بەخان ئاماژەی بەڵێ ئەو پرسیارێکی جددیە لە هەموو حزبەکان دەکرێت بە تەسەووری من لە کوردستاندا تێکڕای حزبەکان لە قەیراندا بە حزبی دەسەڵات بە حزبی ئۆپۆزیسیۆن بە حزبی بچووکیشەوە قەیرانەکان هەرێکە شێوازی خۆی هەیە ڕەنگە شێوازی قەیرانی دەسەڵات بە شێوەیەک بێ قەیرانی ئۆپۆزیسیۆنی بە شێوەیە بێ قەیرانی حزبە بچووکەکانیش بە شێوەیەکە کە ئێمە پێوە معنین. مفهومی حزبی بچووک وەکو خۆشت باست کرد بەڕاستی مفهومێکی دروست نییە لە ناوهێنانە. من دەیگەڕێنەوە کۆمەڵێک هۆکار ینی کە کاتێک بۆ نمونە بەشێک لەو حزبانی کە زەرابت باستەکە قایمەکەی لای توێە ئەوانە پشکدار بوون لە خەباتی نەتەوایەتی میلەتی کورد ینی پشتیان هەیە لە وەزعی کە ئەمڕۆ لە کوردستان بەڵام بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە بە بەرنامە ئیش بۆ دەکرێت سیاسەتی حزبایەتی ینی حزبایەتی بوون لە کوردستان بە شێوە تەندروستەکەی لا ڕێدا ببدرێتن وەکو دەبینی لە دوای ڕاپەڕینەوە احتکاری سیاسی هەیە فرصی متکافئ بۆ هەموو حزبەکان نیە لە ئەوەکردن ینی ئەو بە بەرنامێ گرفتی هەرە گەور ئەوە باسی ئەو ناکە من زیاتر قسە لەسەر کەواتە بە بەرنامە واکراوە کە ئێوە وەکو بچووک دەربکەون یا ڕۆڵتان بچووک بکرێتەوە خۆی کۆمەڵێک هۆکار هەیە هۆکاری مادی هەیە هۆکاری معنەوی هەیە هۆکاری سیاسیش هەیە بەڵام من قسە لەسەر یەک شتیکە دەکەم بەڕاستی ئێمە حزبە بچووکان دەبێت دان بەوە بنین لە واقعی کوردستانە ئێمە نەهاتوین نەموزەجێکی تازە و جوانی حزبایەتی تەقدیمی مجتەمەعی کوردی بکەین ئێمە هاتوین تەقلیدێکی زۆر سادەی حزبە دەسەڵاتدار حزبە گەورەکان بە معنایەکەی کە دەکەینەوە وەلنا خودی ژیانی حزبایەتی خۆشماندا پرۆسەی دیموکراسی بوونمان تەسیید نەکردووە بۆ نمونە زۆربەی حزبە بچووکان وەکو حزبە گەورەکان سکرتێرەکانیان ئەگەر بمرن یان ئەگەر بە شێوازێکی ئەوە لایەن بێ ئەگەر لە کورسەکە نابنەوە ئەوە هەمان شێوازە کە ئەتۆ ژیانی دیموکراسی لەناو خودی حزبەکان نییە پرسیار و بەڵام لەناو حزبەکان نیە ڕەخنە لەناو حزبەکان نیە ینی بۆ نمونە حزبی زەحمەتشان حزبی من باسی حزبی زەحمەتشان دەکەم چوە لێ بەرپرسیارم ڕەنگە زۆر جار کادیری ئەو حزبە نەیتوانیەوە پرسیار لە سەرکردایەتی خۆی بکاتن بەبەستم چێم بەسم دەبێت ئەو سوورەتە وازحکەم یعنی نەبوونی ژیانی دیموکراسی لە لای خودی حزبە بچووکەکان وای کردووە وردە ئەو متمانەی بۆ نمونە من دڵنیام حزبی زەحمەتشان ساڵی 92 20 بەقەت ئێستا قووەت و سەنجی هەبوو لەناو کۆمەڵگا بەڵام وردە هەم بە بەشێک بە هۆکاری ئەوەی کەس گۆران کە ئەم حیزبانەوەکو خۆ دوتت نەیانتوانی بێت لەناو ڕیزەکانی خۆیانە پیادەی دیموکراسی بکەن چۆن دەتوانن ئەم دیموکراسی بگوازنەوە جا لێرە گرفتەکە لێرە دەست پێ دەکات ئەوەیە ئەو حیزبانەی وەکو ئێستا کاریگەری زۆر باڵیان لەسەر واقعی کوردستانە چونکە ئەگەر لە ناوخودی خوان ممارەسەی تقوسی دیموکراسی نەکەن ممارەسەی دیموکراسی نەکەن بە معنا فراوانەکەی بە تەکید هاوڵاتێکی شەقام ناتوانێت متمانە بۆ حزب بکاتن بۆیە لێرەدا پرسیاری گرن ئەوەیە ئایا ئێمە وەکو حزب زەحمەتشان خۆمان ئەومان ساخ کردوتەوە کە یان ئەوە تا ئەو پرسە لەناو خۆمان لەناو مجتەماعیش یەکلا دەکەینەوە دەبین بە بەشێک لە پرۆسەی دیموکراسی کۆمەلگا یان ئەوە تا بوونمان پێویست نییە ئەنی پێویست حزبی سیاسی کێ مەسەلەیە یەکلاکە ئەمە لە کۆنگری حەوتەوە گەر برادران بەشێکیان مطلع لەوانەیە کە لە حزب سیاسیەکان کاگۆران لە پەرلەمانە کاتی قسە لەسەر مەسەلەیەکی چارەنووساز دەکرێت وەکو بودجە بێ وەکو هێزی پێشمەرگە بێ وەکو ئەنجومەنی ئاسایش بێ وەلحاصل زۆر مەسەلەی چارەنووساز و گرنگەیە کە لە پەرلەمان قسەی لەسەر دەکرێت دەبینی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بایکۆتی ئەم مەسەلەیەکەن بەڵام چێ برادرانی حزبی شوعی بێت کە لە لیستی عدالەت و بڵین لیستی ئازادی و عدالەتی کۆمەڵایەتی خۆیان دەبینەوە چ ئێوە وەکو زەحمەتکێشان نەک کاریگەری و ڕۆڵ و وەڵامتان نییە زۆر جار لە سێبەری بڵین پارتەکانی دەسەڵاتە هەر باس ناکرێن بەبێ ئەوەی ڕئیتان وەربگرێت چوونە تەپاڵ ئەوان و وەکو ئەوان حەسابتان بۆ ئەکرێ هۆکاری ئەمە چییە؟ بڵێ ئەمە غەڵەتی گەورە لێرەوە دەست پێ دەکات ئەنی ئێستا لە کوردستان بەداخەوە تۆیان دەبێ وەکو دەسەڵات قسە بکەیت یان ئەگەر وەکو دەسەڵات قسە نەکرد ئۆپۆزیسیۆنی بە پێچەوانەکەشی هەرڕاستە ئەگەر وەکو ئۆپۆزیسیۆن قسە نەکرد ئەتۆ دەبێت سەر بە دەسەڵات بیان بۆنی دەسەڵات لێدی ئێمە لە تێکڕای ئەو مەسان بۆ مەسەلە بودجەی حزبەکان زۆر بەر لەوەی ئۆپۆزیسیۆن دروست بێ لە پەرلەمانی کوردستان ئێمە داوامان کردو لە بڵاوکراوەکانی خۆمان لە ڕۆژنامەکەشمان هەمان داوامان کردووە بودجەی ئەحزاب
دەبێت ڕێک بخرێ نەکە ڕێخستن بەوەی پارەم پێدەدەن بەوەی چۆنیش سرف دەکرێت من لە بیرمە لە 98 لە ڕۆژنامەی هاوڵاتی مەقالەیەک لەسەر ئەو بابەتون سیدەرم ناکرێ حکومت لە وڵاتێکە پارە بە دەستگایەک بداتن بەڵام لێی نەپێچێت ئەو پارێت چۆن سرف دەکرێتن چونکە ئەو مصیبەتێکی گەورەیە ئەستا حزبی ئێمە ئەو پارێ وەردەگری مەفروضە حکومت بڵێ زەحمەت کێشان ئێوە ئەو پارەیە لە وعی ئیجتیماعی سرف دەکەن دابەشی سەرخۆتانی دەکەن دەچن مەشروعی تیجاری پێ دەکەن ئەوە نەبووە ئێمە لە مێژ ئەوە داوا دەکەن لە مەسەلەی تێک ڕێ پرسەکان لەسەر مەسەلەی پێشمەرگا بۆچوونی خۆمانە بووە زۆر جار بۆچوونەکانمان زۆر جیاواز بوو لە هی ئۆپۆزیسیۆن لە هی دەسەڵاتیش بەڵام وەکو لە بیدایەت باسم کرد مشکلەکە لەوەدایە ئەگەر ئۆپۆزیسیۆن بایکۆتی مەسەلەیەکی کردکە ئەو حزبێکی سیاسی و حەقی خۆیشتی بایکۆت دەکات لەگەڵی دەبێ ئەوە خۆی ئاراستەی سیاسی خۆی داری دەکاتن ئەگەر ئێمە حزبەکانی کە وەکو وان نەکەین ئەوان دەڵێن ئەوە بۆ دەسەڵاتە بە پێچەوانەکە شەروایە خۆ ئەگەر ملاحەزە بکەی ئێمە بەشێک لەو حزبانی بەتایبەتی ئەو حزبانەی کە خەباتی تێکۆشانی شاخمان هەیە و مێژێکی دوور درێژمان هەیە زۆر جار گرفتمان لەگەر دەسەڵات زیاترەوەی لەگەر ئۆپۆزیسیۆن زۆر سپاس کاک گۆرانگیا دێمەوەلات دکتۆر دێمە لای تۆ بە پشتبەستن بەو قسانی کە هاوڕێیان لەسەر مێزەکە کردیان من دوو پرسیار یاخود پرسیارەکەم دوو لایەنەیە لایەنی یەکەم ئەوەیە ئەم بودجەی ئەم حزبانە کە پیانەوترێ حەزبی بچووک وەریەگرن تا چەند لەگەڵ قاعدەی جەماوەری و لەگەڵ چالاکی و لەگەڵ ڕۆڵ و کاریگەریان لەناو کۆمەلگا یەک دەگرێتەوە ئەمە لایەنێکەوە کا گۆرانیش وتی ئەو پارەیە دەدرێ بە حزبەکان بەڵام بە هیچ شێوەیەک لێپرسینەوە نییە کە ئەم پارەیە لە چیا سەرفەکرێت بەڵێ زۆر سپاس من ئەمەوێت سەرەتا ئاماژە بۆ بکەم لە نمونی ئەم جۆرە حیزبانەی کە ئێستا ئێوە حزبی بچووک ناوتان هێنا لە نمونی ئەم جۆرە حیزبانە لە هەموو دنیای هەیە و لە وڵاتانی ئەو پەڕی پێشکەوتووە تا ئەو پەڕی دواکەوتوو بوونی هەیە بە تایبەتی مەبەستم ئەو دواکەوتوانی کە ڕێگە ئەیان سیستەمی حیزبیتیانە تۆزێک کراوە بێ لێرەیە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەمریکای ئەمە کاتێکە باسی حیزبەکەی یەکسەر خەیاڵمان بۆ دیموکراتی و کۆمارەکانە جێ بەڵام لە پاڵ ئەمانەیە 11 حیزبی ترەیە کە هەندێکیان ناوی سەیریانەیە وەکو حیزبی چای بۆ نمونە لە وڵاتێکی وەکو بەریتانیا دوو حیزبی سەرەکی کە ئەوترێ حیزبی پارێزگاران و پارتی کرێکاران بەڵام لە پاڵ ئەمانەیە 7 حیزبی ترەیە کە ئەمانە هەندێکیان هەر دەنگ نایەنن یان دەنگەکانیان زۆر کەم کەواتە ئەم نەموزەچی بوونی ئەم حیزبانە شتێکی غەریب نییە و شتێکی نائاساییش نییە و نایاساییش نییە بەدڵنیاییەوە ئەوەی کە هەیە لێرەیە مەسەلەی ژیانی ئەم حیزبانە لەگەڵ ژیانی ئەو حیزبانەی تر مقارنە بکەین ئەو حیزبانە کاتێک لە وڵاتانیان لە وڵاتە بێشکەوتوانیان بە هیچ شێوەیەک لە حکومت بودجە نایەنن بۆ خۆیان و حکومت نادانانیشە کۆنگرێسی ئەمریکا خەریکی تابەشکردنی غەنیمەی وڵات بێ بەسەر حیزبە سیاسیەکانە لەوێ ئەوان حیزبەکان لەوێ لە گەورەترین بۆ بچووکترین خۆیان نەچەن لە حملەیەکی ئینتیخابیە سواڵەکەن پارە پەیاکەن دەیان حملی کۆکردنەوەی پارەکان ڕئیس خۆی لەوێ سەرۆکی حیزب عفوان پاڵێوراوی حیزب بۆ سەرۆکایەتی ئەو وڵاتە خۆی بەرپرسە لە کۆکردنەوەی پارە لێرە ئەمان حیزبەکان دانیشن چاوەڕی ڕەحمەرحەمەتی پەرلەمانەکان پارەیان باتێ ئەمە جیاوازیەکەیە لەوێ پارەوەرگرتن نییە لە خەڵک ئەسکۆ پاری میلەتە ئێرە لێرە پارەوەرگرتن هەیە لە میلەتەوە لە ڕاستیە پەرلەمان بیدا یەکێتی بیا پارتی بیاناتێ پارەی میلەتە پارەی هیچ کەسێکی تر نیە کەواتە دکتۆر ئەوەی لە کوردستان ئەگوزەریەت و ڕوو ئەدات قسەمان لەسەر حەزبە بچووکەکانە حاڵەتێکی ناتەندروستە بە دڵنیاییەوە لە مەسەلەی میزانیە و مامەڵەکردن لەگەڵ ئەم حیزبانەیە لە ڕووی میزانیە و بەڵێ حاڵەتێکی زۆر ناتەندروستی زۆر دواکەوتوانەیە لێرە حەزەکەم یەکشت بڵێم من لەوە گەڕێم کە ئایا لێ پرسیینەوە کرێ لەوەی کە چۆنە بووجە خەرجەکریان ناچکە زۆر بابەتی تریش هەیە لێ پرسیینەوەی لەسەر ناکرێ من حەزەکەم کۆمەڵێک شت بڵێم یعنی بۆ نمونە ئێستا ئەم حیزبانەی کوردستان ئەم حیزبانەی کە ئێستا جەنابەت پێدوتەن حیزبی بچووک بۆ نمونە داوای ڕێخستنی میزانیا کرێت طبعا ئەمان لە هەموو کاتێک زیاتر زەرمەندە بن ئەمان ئەم حیزبانە لەبەرەوەی ئەگەر ئەو میزانیا ڕێگە بخرێ بەپی ئەو دووتەوەجوهی کە لە پەرلەمانەیە ئەگەر بە کورسی بێ ئەمان لە بەرژەوەندیان نییە ڕاستە حیزبی زەحمەت کێشان کورسیەکی هەیە لە چوارچێوەی لیستی خزمەتگوزاری چاکسازی لە پێشراوە حیزبی شیوعی کورسیەکی هەیە لە چوارچێوەی لیستەکەی کە لیستی ئازادی و عەدالەتی کۆمەڵایەتیە ئەی باشە ئەو حیزبانەی تر کە ئەمە یەک قایمەیە و قایمێکیش لە بەردەم جەنابەتە ئەی ئەمانە بودجەیان لەکوێ بەرن ئەگەر 50 ملیۆن دینار دیاری بکرێ بۆ هەر کورسێکی پەرلەمان خۆ بێ ئەمانە دایخن ئەبێ ئەمانە بڕۆن بۆ شوێنێکی تر کەمترین پارە کە بدرێت 5 ملیۆنە بەڵێ یعنی ئەمانە ئەچن بۆکو ئەگەر بە کورسی پەرلەمان بێ کەواتە ئەو بۆ جۆر ئەگەر بە شاخ بێ
ئەمە اختیاری دووەمەکەیسە لە پەرلەمان لیژنەوە باسی لێوە ویلایەنەکانی دەسەڵات ئەڵێن بەخەبات بێت و بەماندوو بوون و بەخەبات و بەماندوو هەموو ئەمانە لە کاتی سەردەمی پێشنەوەیەکە دروست نەبوون هەیانە ئێستا دروست بوو هەیانە 2 ساڵە هەیانە 15 ساڵە ئەگەر بەخەبات بێ خۆ بێ بزوتنەوەی گەورەوەک و بزوتنەوەی گۆڕان هەرداک دەرکەی لە قایمەکەیە لەبەرەوەی لە 2009 دەرکەوتەوە بەتەواوی لەبەر ئەوە لێرەیە ینی مەسەلەی احتیمالی حیزبەکان لەسەر بودجە ئەو مەسلەیەکە گەورەترین کێشە بۆ ئێمە دروستەکە گەورەترین کێشە بۆ خەڵکی کوردستان دروستەکە ئەم حیزبانە ئەیانەوێ لەسەر میزانەی میلەت بژین و ئێستا تا ئەم ساتەش وایە لە ڕاستی ئەمە غەڵەیەکی گەورەیە و تەنها کەسێک کە باجیەیە میلەتە نەیەکێتیە نەپارتی نەوە حیزبانە دکتۆر پێشەوەی بچمە ناوبەڕ ئەمەوە پرسیارت لێ بکەم تۆ ئاماژەت بەوەدا کە ئەوەی لە کوردستان دەگوزارێت بە نسبەت ئەم حیزبانە و حیزبە بچووکەکان بە تایبەتی حاڵەتێکی ناتەن دروستە بە بڕوای تۆ لایەنەکانی دەسەڵات بەرپرسیارن لەمە و بوونی ئەم حیزبانە خۆی بۆ فرە حزبی و تعدود و بڵێن تعدودی حزبەکان و مەسلەی دیموکراسی ناگەڕێتەوە کە شتێکی ئاسایی بێت من وەکوتم بوونیان ئاساییە و یاسایی لە هەموو دنیاشەیە بەڵام لە ڕاستیە نەبوونی یاسایەک بۆ مەسلەی مامەڵەکردن لەگەڵ میزانی حیزبەکانە گەورەترین کێشەیە دواخستنی لەوە زیاتریش کێشەی زیاتر دروستەکە چونکە ئەم حیزبانە بەشێکی بەرچاویان کاکە هەیانە ناتوانێت من حی تەسجیلکردن لە کۆمیسیۆن بدات کە ئەو پارەی کە لە بەرامبەر تەسجیل بوون و بەشداریکردن هەڵبژار نەبیدات چۆن تۆ ئەتوانی من حەیەکی بیتێ لە خەڵکەوە بۆەوە زۆر جاریش مەسەلەی دەنگەکانیان بەردەوام لە تەراجوعایە هەموو ئەو دەنگانی لەنێو ئەو حیزبانی دکتۆر دوای ناوبڕەکە دێمەلات بۆ ئەوەی بە وردی قسە لەسەرەوە بکەی بم بورە بینەرانی عزیز ناوبڕێک و بەردەوامە بین لەگەڵتان